بەڕێز پێدوای دەبێ هەرێم چۆن مامەڵی لەگەڵا بکە جێبەجێینەکە یاخود چێ گفتوگۆ لەگەڵ عێراق بکە چونکە سەر و کێرەی قسەی کرد بکەوتوی برارێکی زاڵمانەی بەڵام دەکرێت گفتوگۆ بکرێ سەر و حکومەت واسی وتو قابلی قبول نییە. وەڵام من لە قسەی کاکسەکۆت لە کۆتایی قسێکی دقیقی کرد کە ئەبێ زوو هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی ئەمە بۆ لەبەرەوەی کە چەندین ساڵە زیاد لە 10 ساڵە کە هەرێمی کوردستان بەسە بەخۆ نەفتۆژانی لە 2007 شەوکە ڕێکەوتنی کردووە ئەتوانین بڵێین ئەمە ئەگەر جێبەجێژ نەکرێ لە باشترین ئەگەر جێبەجێژ نەکرێەوە لە ڕووی سیاسیەوە دانوستانی لەسەر کرێەوە و من کە دڵنیام کاتێک کە ئەوەی دانوستانەکە بۆ هەرێمی کوردستان خودی هەرێمی کوردستانیە وڵاتانی ئیقلیمی ئەوانەیە چونکە لە دۆخی ئەم شەڕی وزەیە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی و حسابی چاڵگەیەکی بۆ ئەکرێ تورکیا وڵاتانی تر دانوستانی بۆ کردن دوانێ کارتی فشار بەرامبەر بەغدا و ناوەند بەکار بێنن بە ئەمە بەرچاومان ڕوون بێ بۆی نەوترێ وڵا ئێوە ڕاستان نەکرد ئەوە تەبەغا هیچی نەکرد ئەگەر هیچ نەکا لەبەر ئەوەی ئەو وڵاتانە تموحیان لەسەر نەوت و غازی هەرێمی کوردستانە هەیە بۆیە ئەوان کارتی بەهێز تورکیا توانێت ئەو بەرامبەر بەغا بەکار بێنەوە ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت سعودیا بە نوعێکی تر ئەبوزەبی بە نوعێکی دۆحە بە ئەمریکا بە نوعێکی تر بەڵام قسەکە لەوایە ئەگەر هاتوو ئەم پشتیوانانەی نەما لە دۆخێکە ئەم مۆرە مۆری قاچاخی نەوت و غازی هەرێمی کوردستانە کە لی دراوە مۆرێکە لی درا بۆ مێژوو ئێستا مۆر کراوە مۆر کرا بەڵام ئەم یاسا مۆری کرد کە مۆری کرد مۆرێکی ڕسمیش لە مەرکەزەوە ئەبێ هەرێمی کوردستان هەتا جارە ئەم پشتیوانانەیە ئەم مۆزوعەیەک لا بکاتەوە و بە نووسراوە بە یاسایە یان ئەوانەی محەلیلێ سیاسەکان یاسایەکان زۆر باشتر لەوە ئەزانن کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانە یاسایەکی نوێ یا شتێک دەرچەیەک بدۆزنەوە بۆی لە ڕووی یاسایی ئەمە حەلکەن چونکە ئەگەر زوو ئەمە حەل نەکرێ لەکوێ ئەو وڵاتانە چونکە لە عادەتەن لە ئاستی ئەو وڵاتانی کە لە پڕ لە ناوچوون چۆن بووە بۆ نمونە لە مەسەلەی ڕفراندۆمە لە کۆتاییە هەموو ناکۆکەکان ڕێککەوتن لەسەر دژایەتی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی کە هەرێمە بێباجی ئەم ئەماڵەیی بە پڵۆتی پێڵم پڵۆت یعنی ئەوەی کۆمەڵێک جیهەتی ناکۆک ڕاستە ناکۆکیشن لەگەڵێکە بۆ نم لە مەسلەی کەرکووکە خۆ ئێران و ئەمریکا ناکۆکن بەس لە مەسلەی کەرکووکە کۆک بوون ئەوە تا کێ زەرری کرد لە مەسلەی ئاواشا کە ئێستا بەرامبەر یەک وەستاون بەڵام ڕۆژێکی ئێت کە ئەمانە هەمویان ڕێئەکەون لەسەرەوەی کە هەرێمی کوردستان بەڵێ تۆ دەستوری نەبووە ڕۆژێ لە ژان ئەمە دەرکراوە بۆ تۆ نەهاتوێتە پێشەوە ئەخرێتەوە سەرمەکەوە بەڵام چارەسەرەکە نابێ بەو جۆرە بێ کە بۆ ئەوەی ئەم نەوت و ئەم غازە وەک نەوتەکە بفرۆشێ بۆی قسەکە تاواکەم ئەم ناوتە ئەم غازە بەم شێوە ناشەفافیەتە کە چۆن نەوت بووەتە نەکبەتیەک بۆ هەرێمی کوردستان و هاوڵاتیان و بودجە و هەموو شتێکی غازەکە ژوای لێ نەکرێ ڕێکەوتن لەسەر ئەوە نەکرێ کە دەسەڵاتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەون بۆی هەردوو لە قازان بکەن جیهەتی سێم کە هاوڵاتیانە هەر بەژمێنێتی بۆ بمێنێتەوە چونکە من پێشتری ژوتومە نەوتەکە بەم جۆرە بوو ئەگەر غازەکەش بەم جۆرە بێن نەکبەتی زیاتر ڕووی لە هەرێمی کوردستان تۆر سەبارەت بە ئێستا درەنگە بۆ گفتوگۆ یاخود زوو حکومەت هەرێم بیکات چی بکات ئەگەر گفتوگۆ نەکات وەرە بڵێ قابلی قبوڵ نییە چی ڕوو دەدات بەڵێ وەڵاهی پێم وایە ئەمە بە ژیرانە بێ مامەڵی لەگەڵا بکرێت وەگوتم لەبەرەوەی ئەمە مۆرێکە دراوە لە پرۆسی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە ئەگەر هەتاوەکو ڕۆژێ دواتر کەوێ ئەرکەکە قورستر ئەبێ لەسەر هەرێمی کوردستان وەزائیدەن ئەمە توانین بڵێن پرۆسەی چونکە هەرێمی کوردستان نەوتی وەکو دەوڵەت نەفرۆشتووە بۆیە نرخێکی زۆر کەمیشی بۆ هاتووە بەشێکی زۆریشی گەندەڵی پێوە کراوە بەشێکی زۆری خەرجەکانی بە ئەنقەس زۆر کراوە ئەمە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە ئەو کۆمپانیانە قازانچکەن کە جارێکی تربیانەوە بە هەرزانتر نرخی نەوت و غازی هەرێمی کوردستان بکردنەوە لەبەرەوەی ڕسمێتێکی یا بە قاچاخی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە بۆ کۆمپانیاکان کە ئەمە بخۆی پەیوەندی نێوان کۆمپانیا گەورەکان لە هەرێمی کوردستانە گوماناوی ئەکات کە لەوانەیە تەمانە ئەو کۆمپانیای وایتە بەقەدە چەند دەوڵەتێکی و هەرێمی کوردستان دەوڵەمەنە ئەمانە لە خوانەوە بڕیاردان پێداچوونەوە ئەکەن بە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندان پشکەکانیان دابەزی بوو بەڵێ حتمەن چونکە ئەم بڕیارە یعنی بڕیارێکی شۆک بوو بۆ هەرێمی کوردستان بەڵام زۆر گرنگە ئەگەر هاوڵات هەرێمی کوردستان بە ڕوئیەکی نیشتیمانی مامەڵە بکە ئەتوانێت لەگەڵ حکومەتی ناوەندا بگاتە نەتیجێ بەڵام بە قازان جیاوڵات چکە بەڕاستی ئەگەر دیقەت بێ بڕۆ لە هەموو هاوڵاتیان بپرسە ئەڵێ بە من چی یعنی هیچ باکێکی نییە بەڵام من نمونەیەگەین ئێستا قەتەر چ خۆشگوزەرانێکی بۆ وڵاتێک باز لە ڕۆسیاسەکەی ناکەم لە ڕووی ئاوادانیەوە لە ڕۆژ ژیانی هاوڵات چ خۆشگوزەرانێکی بۆ هاوڵاتەکان دروست کردووە قەتەر بەقەدر سلێمانیە باشە
بەڵام ئەگەر وڵاتێکی تەنیشتی بیاوێ غازی ئەو قەتەر شتێک لێ بکە یا مامەڵەیەکی نەخراپی لەگەڵا بکە هاوڵاتی خۆی ڕێگەی نایە چونکە خێروبێرە بۆ هاوڵاتەکانی فەرمووی ئێمە لە هەرێمی کوردستانە یعنی خەڵک چاوەڕێ ئەکرد یعنی ئەگە وڵاتێکی تر بووایە نەوت و گاز و غاز شەفاف بووایە هاوڵاتی خۆی بەرگری لە دەسەڵاتی خۆیەکە خۆی بەرگری لە حکومەتە ئەکرد بۆ ئەوەی ژیانی خۆی بەس ئێستا وای لێ هاتووە یعنی دوو بەرەیەک کە دەسەڵاتە و نایەوێ بەڕاستی ئەوەی کە هەیەی وەکو ڕوئایەکی نیشتیمانی پرۆسی وزە و هەموو ئەو پرۆسێکی پیاە ئەڕوا بخاتە خزمەت هاوڵاتیان بەرەیەکی تریش هاوڵاتیانە کە هەر نەوت 27 دلار بێ موچەی لێ ئەبڕێ نەوت ببێتە بە 96 دلار وەک ئەمڕۆ هەرە بێت چاوەڕێ 200 ملیاری بەغدا بکە